باوەگیان چۆنی؟ باوە ئاو خۆی باوە نیسکە خۆی باوە نیسک جسك؟ نیسک ايه؟ ئەی خۆی خواردنی چیش کوڕم بۆم ناگام لە خۆمە بیری بروسکەکەی مشکلم زۆرە بە خواردوڵم هیچ بۆ باوەگیان قسەکە کوڕم لە خۆم میزاجم تەواو نییە ئەگەم لە خۆم چی هەموو قسەیەکەی بۆ چی بووە؟ هەڵێ چی بووە؟ بیری براکەی کورە نەوەڵڵا حەوبەت بەدوایە بەڵام ئێستا منەوە زەرەرە چۆن بژمێرم کابرا 16 ملیۆن دینار ئەشیای هەبوو لە دوکانەکە بۆی فروتە بە 16,000 عقلەکەی وایە ئەی تۆ ئەمە خۆمیش یەکەم جاری نییە تۆ شتێ خۆشترم بۆکەم بیرتە هەزاردا بە بلوتت بای 1000 سەمون بۆ بێنە 2000 سەمونیانە باوە ئەی ڕۆژەکەت بیرە ئەلێرە پلەیستێشنمانە کرد بلە بورایەوەت بڕە بە ئاموزەمینەکە باوە پایانکەم ئەوە نابێ پایام پایام بدەواز لەوە بێنە وەختی ئەوەیە چی بووە؟ ئەزم باوکم نەوەیەکە ئەخەتە زۆر بێتاقەتە گوناحە بیری بلاکات بیری بلاکە دڵهوتی گیرەوە نەیبینیوە ئێمە چەند خراپ بووین بەرامبەر ئەوسێ کە ئەو چۆنە بەرامبەر بە بلا کورە بابە وتم بیری بلاکەی وتی حەوبەر لە دوای بێ گاڵتاکە بیریۆکە بەس نایە دەری بڕێت بڕۆین تۆزە قسەی بۆکەین بووی باش بێ کوڕێ دنیا قسەم بۆی کرد نوکتە و پێکەنی هەر نییە مێش میوانی نەبوو ئەخە ڕاستەکەی بەڵام من جیازم من تاقانەکەی ئەوم نەوەڵڵا بە قوربان منی زیاتر خۆشەوە باشە چونکە من کوڕ عاقڵەکەی ئەوم باشە وایە ڕاستەکەی بەڵام منی زیاتر خۆشە چونکە بێ هەم تاقانم خۆم کچە بچووکیشم بەخوا غەڵەتی باوڕێ باپڕێ باوڕێ بزانە قسەی کامانە باوکە گیان ئاوە گیان باوکە دەتخۆ بۆ ئاخۆ بێتاقەتەکەی حەز ناکەم ئاو ببینم کچەکە میزاجم نییە خەموو کوڕەکەم لە سزنە وەڵی بیریەکە باوەڵا ئێمەش بەخۆ ئێمەش زۆر بیریەکەی لێرە دانیش چەند خۆش بوو خوا باوکە ئاوا لە خۆمەکە تۆزە قسەی خۆشمان بۆ کردی لە قسەی خۆشی چی کچم وەڵا من هەرمێشکم نەماوە میزاجم هەرگیرەوە تااقەت هیچم نەماوە هیچ ئیشەڵا بەرە بێ باوە ئەی باوکە گەشتە بۆ حازر بکەین بی خۆی چاکە بی نانم بۆ ناخورێ نانم بۆ ناخورێت باش ئەچ من هێرکە و ڕۆنەکەم ناخۆ بۆم ناخورێ مەعیدەم گیراوە هەر بۆم ناخورێت ئێوارە بای هەزار سەمونێنا ئێشتا نەما خواردو بە ئەوش خەسارم بێ ئەچینی خوێن بەشکم باش بی سەمونیشی بەیانی ئێستا هیچ نەبوو بیخۆم خۆ منیش نەم خواردوێکی خواردوێتی بلەش لێرە نییە وڵایی باوکە وەڵی شەو بە دۆشاو ڕاشیەوە خوارد خوا قەیناقەینا ئیشتی هەی نەماوە گوناح قوربانە بم باوکەگیان باوکە حەزێکی خاڵە بەکرد بێنین بۆێرە قسەی زۆر خۆرەوە خۆمان پێکەنی هەتۆزێ ئەو خەفەتەشت بیرەچێتەوە تۆ بڵێ قسەی خۆشی پێر کەیفی خۆتانە ئەخە باشە بی وەڵی بیری بلاکەم بخۆ باوکە ئێمەش بیرەکەین بەخوا بیرەکەی برامانە بەس چی بکەین ئێستا لە سز نابێت چی بخۆ خۆر بەسەر ڕەفیقەکانی تەنیشتی بەخوا بەش هەمویان نەخۆ چکە لێ قەزعەیە یەک تەشتە دە بۆیان دانێتتر ئەی خۆ نەمووی هاب لە هەمووی خۆ ها ئارە وەڵا خۆ بە کەوت چکوشت مەمنوع لە سزنە شوێن خۆی هەمووی بە چەند تیەکە ئاوا نانەخوا بۆ باش باشین تەلەفۆنکەی بە پڕاسیە دەبۆی بکە بۆی من بۆ خاڵە بکرێک دە باشە باوکە باوکم زۆر هیلاکە زۆر بێتاقەتە باشە باوە بڵێن نانی بۆ ناخورێ من داغانم باوکم عزیزی والله حسابی تەڵەپوشێکی بۆ نەکردی گاڵتە بە منەکەی تەلەفۆنێکم بەخوا یەک حەلمانێ چی خاڵە بەکر ئەو پێ قسەی لەگەڵ وەڵا مەکرەوە پێکەوە تەلەفۆنێکی بۆ ئەی بۆچی بە پڕاسیان ناڵێ فەرقی نییە هەر لە یەک ماوە تۆ شانتیکەی خاڵە بەکرگیان چۆنی قوربانە بووم سوپاس خاڵە بەکرە توانی بی بۆ ماڵمان هیچ چیز ئەوە نییە نانە هینە باوکم لەوتی بروس گیراوە
زۆر بێتاقەت هەر هۆشی لەسەر خۆی نییە قسەی بۆکەین من پێیان پێکەنین هەر هیچ وتم ئەگەر تۆ بی هەنێ ئادەونیە چکە تەمەندانی زیکە لە یەکەوە هاوڕێ بوونە وەڵڵاهی مەمنون تەبین خاڵە بەکرد لەگە پورە ئاسیاوەرم دە باشە خاڵە گیان دە باشە چاوڕێتانەکە دە باشە بە قوربان باشە گیانەکە دەیخوابیست تەژیانە ئەوەنە بە ڕێز و قسەمان لەگەڵ نەکردنا حەت خۆ چەند باشە بۆ ئەمە چەند خراپی وەڵای بێ بەشکم هیچ نەبیگورە تۆزێ بەو قسە خۆشانی باوکم کاتە پێکەنی عليكم السلام باشي شكر سلام عليك كاكيان باشي انت عارف القرآن لقوريك قول شكون دو ما خوش عثمان جان شاو دلرون خبر كم بيست اما بي خوش وقاز بالاكم ناشب لبربو من اقام لينيا والله بربوني شي خبرك او ابو كبيم خوش جيرا ويا اخوة يعداني كان وين نجاتي بكي انا مو نازاني قصبكي قد نازاني باشا وكرمة باب الزرجي منت بيم ناخوش وبوالي بو خويا عثمان صدق قري اوام هبي كم بشيشه وبيخي خمو كي بشر جورك يخرج اي بكر هذه خليك انا اخوشك يزاني بۆ خۆ من لێ مەقسەم تۆ نیە عوسمانجان مەقسەم ئەو ژۆرەکەی کوڕی تۆیە با لە سجنە داوەشیەوە کەی بەشەرە چەند ساڵە تۆ لە ناڕەحەتیای بە بۆ نێمەتیەوە بس ئیتر ئەو چۆن دڵیە ها وڵای ئەم ماڵ بەبلەوە خۆشە ئاخێ ئێمە تۆمابان کرد جواباکم کەیت ئەو بەس مەبنیتەوە بەخوا برا لەوەتەی بلە ژیراوە من نانم بۆ ناخورێت قوربانە بم کاکەکی ئاخر نابێ وابی بەساقە و ئەمە ڕۆژ و دوو ڕۆژ نییە کاکەی ناخورێ خوشکەکەم ناخوری بۆ شتی های گیراوە باوەڕ کە پورێ چەنێکە سەمونی کڕیەوە بای هەزاری کڕۆ ئەلێ کە ڕوولی داوە کەس دەمیلێن قەی ناکە ئەمڕۆ عوسمانجیان ئاسیا یەک چێشتی چەورمان بۆ لێنە بیل مناسەبە باشە خوا کاکەمە خوا کاکەی چی دێنی بۆم ناخوری بەخوا هیچ بۆ ناخوری بە تۆزە شۆربا بۆکەم ناخورێ ناخوری بۆم ناخورێ چی بۆ حازەکەم ناوچای بانیانە بۆ حازەکە بۆم ناخورێ مە زۆر سێرن بۆم ناخورێ چێشتی چەور ژنەکە نان و چای چی بەم تۆزە ترخێنە بۆ بکەم کاکە من دەڵێم بۆم ناخورێ مە زۆر سەیرە ئەی بچم مریشک لێنم لەسەر برنج و سووری کەمەوە وەڵی کزێم و لەگەڵ فاسۆلیای بە گۆشتەوە جا بڵێ بۆم بخورێ تۆ بڵێ مەعیدەمان هەڵیگرێ ئاخوری عوسمانجان مناسەبەتی یە بە ئینشەڵا ئەمڕۆ جێوێکی خۆشی ژەبەینە سەر و بە قوربانە بم کاکە یا نەزانم پێتەوە دیارە باوکشم بێتاقەتە هەنی قسەی خۆش و ئەومان بۆ بکە قسە خۆشەکانی خۆت جەوەکەشم پێ خۆشە بووی تۆزی عوسمانی ژەور عوسمان بیریە ساڵی هەفتا بێکەوە چوین بۆ مەملەحا بەفرباری بوو ئەمەگە تێگەیشتی لە خوار بەسرەوە وەڵای تر چوین ئێمەش ئیتر ڕێگەوبان نەبوو ناچار حشتر بەرز بوو توم عوسمان بۆ سواری حشتر نەبین وەڵا کاکە من سواری حشتر بووم عوسمان نیتوانی سواری بێ پێژیان بێنە بە پەیتەتەرکەوە عوسمان کەوتە خوارەوە باشە خاڵە بەکرد عیبە وەڵای تر دوایی چیمان کرد هەر چۆنێ بۆ عوسمانم بە کۆڵ بڕخۆمان کرد بە ناو دێکەیە کاکە شەڕە سەگ بوو لەوێ هەستی بەسەری تۆ جووتێ سەگ شەڕیان بەسەری من بەسەری ئەمە کەلەی سەریان بوو بەسەری ئەو هەسی یەکتریان خۆ بەس کلکەکەی مایە باشە آخر من ئەو شەڕە سەگەم هەر ئاگال لێ نییە دوایەوە یعنی حشتر مەقسەدم یعنی حشتر من بەس لە ڕەسما بینیمە کۆرە عوسمان تۆ لە کۆڵی منابووی برینار بووی خاڵە بەسەر ناناسی مناڵەکانی شەڕ کردو وەڵڵا ئەجا تۆ واسەوە بێنە سێهەمی داوا بۆ وەسکەم کاکە عوسمانیش برینارە قاچی یەشی و شکا وەڵام منیش چی بکەم ئایفۆنێکم پێ لەم آخر مۆدیلانە تێگەیشتن ئەمە چەندە سیانزەیە چواردێ نازانم کوڕە خاڵە بەکرد بەسە مەعز بۆ خوا 1970 کۆ ئایفۆن هەبوو هەتی و هەبوو تۆ لە خۆتۆ من بە درۆ مەکەرەوە ئەزانین چۆنێتر لۆکەیشنم نات بۆ ئەوێ ئیسعاف هات عوسمان بەرێ بەڵام ئەو کاتە ئایفۆنێ و کاتە زانی چۆن بوو وەکو ئێستا نەبوو سێوەکە قەپی لێ گیرا بوو ئەو کاتە سێوەکە بەخڕی جوان لەسەر پشتی ئایفۆنەکە تۆ لۆکیشن ئێستا نادۆزی نەکەی باو ئەم جارەش نەکەی آخر بە قوربان ئەم ئێستا نازانێت لە هەفتایە هەوڵات ئاو عوسمان تۆ خۆ شتێ بیرە چێت تۆڵی داریان ناو بەسەرتا بۆ شتێ بیرە چێتەوە ساخ وڵا بەکرد تۆش خەریکە ناخۆشیەکە ئەمە چییە خۆزگە بلە لێرا بوو خۆزگە کەستەخفەکە باشتر کە لێرە نەربوو دەهەستە بڕدی مشوری چای ئاوێکمان بۆ بخۆدەی کاکە گیان بچم بۆ حازرکەم هەرجا بڵێ بۆ بخوری ئاخورێ بەخوا لەوانەیە لە زیاتر لە جاران زیاتر بخۆی ئارەوەڵ باشە
من الرمت مش نانوش تحازرك مو توزك شبين بو بلك اي يا باشا بس اسيا خوشكم تو هەلێنی قەیسێکا زین چۆن با گۆشتی جوێرەکە سوودێکی تۆ خۆشتر نییە بارە والله. ناشکر بخوا ناش خوریە خوریە بس کشمیش و بایم با ئەگەر هەبێ. تۆزە زیاتری تێکەی خوا بڕوا ناکەم بش أروي كاريان بس سرچاو بس سرچاو با كار تۆ زەبۆنی چەور حلەشی بێ. تێکە. با چەور بێ. روني چی؟ حلە با چەور بێ مناسبە ئەمڕۆ بیر مناسبەی خۆی باشە باش ماشەڵڵا لەو قەو باڵایە ئەزانێت چۆن بەکە خەفەت مەبێ ئێ. کە خەفەت مەبێ ئاوا حەزم لە خواردنی خۆشە وەڵی دەست چاور چی بکەم نا مناسە بەشە ئەمڕۆ ئەڵم بەکر بەڵێ هەتا قەیسێ پێگا بۆ دووسێ درۆمان بۆ ناکەی ئەوە عوسمان تو عیب ناکەی من پیاوی درۆم ئەرێ هەستی و پێیان لە ژیانتانە بیستتانە خاڵە بەکردان درۆ بکە بەم گردنە نە ئەوە عوسمان وەختی خۆی من لە ئفتیدایی بووم مناڵبووم ئاوا لێ یەهودی چی تیدایی؟ ئفتیدایی ئیبتیدایی فەرقی نییە ئفتیدایی بێ ئفتیدایی بێ فەرقی نییە سەرەتای جۆ بەسەری ئەو عوسمانە هەموو بەیانێوە نیە لە ڕیزا منیانە هێنایە دەرێ ئاوامانە کردووی تو گۆرانیمانەوت و ئافرین ئەمانیان هەموو کردبوو بە ئافری یعنی ویسام و شت بوو ئا آخر لەسەر ئافرین بۆچی لەسەر ڕازگۆیی کورە دڵم تەقی دەبێ هێڵن بۆی لێم نا باوکە بووی لێمێ ئەم جارش باسی کۆنتا بۆکە عوسمانی ئەوە خۆی مەوجودە حازرەکە لەگەڵ مابوو کاکە ڕۆشتین بەدخواب دەوروبەری لای چاقچاق بۆ و کاتە قیتاب نەکرا هەمووی گەڵ بوو سەیرەکەم ئیسیحامە سیارە دوای سیارە کەوتو ئاوە وەڵامنیش پرسیارم کەوتو کاکەوە چێوی ئیسیحامە مەجالمان نییە بڕۆین وتی خاڵە بەکرەوە پاسێکی منشەئە چەقی و هەفتا هەشتا نەفەریشی تایە چۆن تویان ناسی وتیان خاڵە بەکرد ئەیتە سێ ئەو خەڵکەکە منێ ناسی ئەی چۆن جا من شەو کاتی یاری ئاسن بەکرد ئەمە عەزەڵاتانم نیش ئامەنگا بوو ئەبرانم لێ ئەم پوزانم ئامەنگا هەڵا دیوتم عوسمان نێڵی یەک کەسیش لە پاسەکە دابەزی ویسیان دابەزن وتم کەس دا نابەزێ ئەفەرم ئایترەمیش عوسمان پێ خۆت وتی دەی بەکرد بوو بیرم وەڵا چوومە دوای منشاوە ئاوایەکم وتم بیا بەیەک بیا بەیەک وەڵا یای بەیەک و یەک ئەمەنگە دووکەڵی ڕەش هاتە دەرەوە یەک دقە لە خۆتەوە یا لە منشەکەەوە نانا لە منشەکەەوە عوسمانەوە چێ پێم ڕابێرن بەخوا عوسمان جان مەجلیسە بە کەڵچیەوە نایە منە بێ بەڵامی ئەخ دەخۆ کێرمەکە دزانیش دانیشتم بۆ خۆمان سەرکە سەگانە خەری کرد پێم ڕاد ناڵەتە مناڵە ئاوا بڕوا ناکە بڕوا ناکە بەلێ خەریکی قسەیت ئەی چی بکەم درەنگە گوێ بگرە منە ڕۆم ئێ. چێشتەکەم خستۆتە سەری هاتە دەقە چارەکێکیکە بیکوژێنەرەوە بەس با تۆزێ گۆشتەکان کزێنە بەر کاکەم حەزیرەتی تازە فریای لە ناکەوێ ئەرە وەڵا جاوەڵام من طبیعەتم ناچێتە وەڵام منیش گورە هەفتی جارێت خۆشە پیس و پۆخڵە وەڵی ئەو بەڕاستە ئاسیا هەموو بەیانێ من خۆم ناشۆم ئاسیا بەخوا کاکە ئەو نە پاک و تەمیزە خۆی نەشوێنایەتە دەرەوە لەقەت چاوەڕەکەن تا پێگە تۆ زەبەرن بۆ بلە بەخوا فرێ ئەو ناکەوێت کاکە گیان چارەکێ بزەقە زۆر ئەو نەی نەماوە مواجب لە باوکی خۆی خۆشێ بەخوا پێ ناکە بەشی پێویژە خۆ بۆیە بەبوو نەختێبی وەشی بۆ کڕم لە ڕێگا باش پارە پێیا بدەمێ نانە دەست خۆش پێم گیان با بڕۆین حەزی لە ئەندۆمی قاپێکی بۆ بەرت خۆ دەبڕۆن دێ ئەحواڵیشی برسە دەبڕۆ دێ بڕۆ پێم دەبڕۆ دێ ئافەرم ئەو چێش توشتە ها باشە دە ئیتر مێشکمان ببە با تۆزی قسەی خۆش بۆ عوسمان بکەم باشتر بووی خوا تۆزێک لەوەتێ بەکر هاتو تۆزێک باش من دەخوا بە زیاوی بۆ هەر شوێنە بڕۆم مەجلیسم گەرمە خۆشە بەخوا پێرێ مناڵ ئەو ناوەی گربان بیر خاڵە بەکرەکەی باڵیان نابێت مناڵیش خۆشیم عوسمان جاوە نەبێ بڵم تۆ ڕقی دێمە تۆ ژەزانە چی بابا لەخوا قسەی خۆشە مادام مناڵ خۆشیەوێت یعنی بۆ بە قەشمەڕی مناڵ عوسمان چییە دڵخۆشکەری تێمەگە خەتای منە دەستی بلەو لەسەر زیابێ ئیشەڵڵا ئەو بلەیەتەوە تانکا بە فلیم باشە خەتای منە بێ با بڕۆمەچم بەلاو چێشتەوە ئەم هەموو درۆی لەکوی وەڵی حیف ئەمە باوکی ناوی ناوە بەکرد حەقە ناوی بنای کوونە درۆ تاریخ نابێتەوە زەم بۆ ئاوای ئەوە تا کوورێ ئەی بە ساقە و بم ئەی بە قوربانێ ئەرێتە تۆش نازدانی قسەکەی کی حەدی هەیە لە کوڕی ئەمە بە پورێ بە ساقە و بێ بۆ چاوارە و ڕۆڵە جۆم نییە بۆ بە قوربانێ بم چی بووە؟ وڵی دەدەقە مۆڵەتی هەناوم بۆ بینینیەوە خوازانە هاوڕەکان لە قاعەکە چیان نەکرد
هەموو خەریب خۆیانە کوشکە هەمیان ڕاهاتون لەگەڵما یعنی بیری ئەوانەکەی وڵا هەی ناوبەنەکوێ ئەوان بیریەوە ناکەم وڵی تیاتی حکمی ئەعدامی هەیە وتێکە زوو نەگەڕێیتەوە بە خاوەنی سژنەگاڵمە مدیری سژنەکە زوو ئەیدامەکە پێش وەرە بە ساقە بم دانیشە بە قوربانێ بم دانیشە بە ساقە بم چۆنی بلەیکیان ئێستا باشی جۆم نیە چتانێناوە بووم وڵا میوەشتم بۆ هێناوی بە ساقە و بم چی حەزی لە چییە نازانم خۆ ناڵ هەموو شتێ بێنی تەژورۆ بە قوربانێ بم بورازیە خۆمە بزنین کاکە شتی توش بێناوە ئەو لالەیە بخۆ بە ئەگەرەوە بۆ ناخێ بە قوربانێ بم خۆم وڵات کوێر بم یاخوا بلەیکیان ئەچە نامێ حاڵیشی پرسم پیرروسی یا عوسمان چۆنە وەڵا زۆر بیرتەکە بلە زۆر بێتاقەتە بەخوا فەقیرە نەنانەخواانە ئاو دڵی لە لای تۆیە بلە گیان کاتی لە ژوورۆتیان بۆ لای کێچێت ماچین بۆ لای بلە زافتەکە گلی وشتی هەبوو ئەیوە نازان مزاهرە دروستەکەی ئەمە چییە بۆ بەخورمان ئەوە زین چیە بوراسیە ئەوە قاقی خۆمان و قاقانی ترم هەمووی کۆ کردوانە کوڕەکان وتم بەهارە هەمومان هاوارکەی مڵی ماسی کاکە خۆ بێ سژنە خۆ بێ ماسی تیا بخورێ بێ سەروبی تیا بخورێ قۆزی تیا بخورێ قمە نیار باش چۆن شتی واکە بۆ حیا شەرەفمانە بێ لێرەش بیرەخواردانەکەی بەسێر بم دەستمشکێ ئەخوا بلەنگیان بۆ ئاوا و کرد بە قوربان بۆ نازانی ئیشکەی خۆ من خراپنەوە نەکردووە من چاکەم لەگەڵ کابرایا کرد خۆ یەک مشتری نەبوو کاکەم نی شتەکان بۆ ڕاست کرد خواکە لە دوکانەکەی بەرناژە و قوربانە بم بلێکیان نابێ وابی بەستاقەوەی دیتر بیری لە خۆ بکەرەوە بێت تۆزێ عاقڵبی ئیش بکەی جا بەستاقە و بم ڕێگە بە ئەو باوکەشتان گونا حەداماوە بەخوا خەریکە ئەمرێت و چڵێسقانی ماوە ڕێگە بن بە ئەی چێ بلای ژیانی خۆیەوە وا مەڵێ ئەو سوورانە قەدیچانێ نایە جا جۆش بگرن خواگە لێ من حەز ناکەم نۆ سزنایە بەر بم حەزەکەم حکمێکی دوو درێژم من خواگە لێ بوراسیە سجم بۆ بە دەرز بۆ من تێگەین جاو بە تەماشم یەک شۆڕژ هەڵژی شێرم لەوێ خۆ مەزانم چیەکەم کورە بلەشتی وانەکەی بەستاقە و بم حکومشتەکە و زۆر زۆرەکەن لەسەرێ بەستاقە و بم ئێستا هەر شتێک ئەتوانێت حەلیکەین شتی زیانەکەی بەستاقە و بم باومە نەخۆشە زۆر ئەمە کاڵە بەکرد کۆنە شێف بووە کۆنە شێت شێف گورە بابە شێفی چی وشتی چی وەڵا کۆنە تەڕەماشیش نەبووە مەگەر کۆنە هین بوو بێ کۆنە چی تۆ مناڵی پرسیارانە مەکە تۆ نازانی باش تێتر پورە ئاسیا ئێوە چۆن ڕازی بوون بیدەن بۆ خاڵە بەکرە کاکە بەکرکە یەکەم جار هاتە پێشەوە وتی کاوسمان جا من شێت و شەیدای ئەو خوشکەتم ئەبێ بمێتێ ئێوتم باشە بزانم تۆ چیت هەیە چۆن ئەو خوشکەمە ژێنی وتی قەسرەکەم وا و قەمەرەکەم وا و ئەملاکەکانم وا و عەرزی دنیام بە دۆنم هەیە و ماڵێ بە قوڕ نەگیرێ و درۆزلەی کوتی من ڕئیسی مهندسینم برا حیرە فیشە ئەمە لە ئەزەلەوە هەر لە بیدایەت و هەر درۆزن گوناحا چی بکەین باشە باو شتێکی تر بە حکمیەوەی هەموو جارەڵێ من لە مناڵیەوە لەگەڵ باوکت بوومەوە نازانم چی ئەمە لە مناڵی وەرکەچەڵ بوو ناکوڕم بە هەیبوو بە مناڵی هەیبوو دە 12 تاڵی پێوە بوو بەزر ئەمەی خەفەت خوا چونکە 7 ساڵە ژنی هێناوە مناڵیان بوون ئافرین زەلام 7 ساڵ قانونچەیەکە بۆ دروست نەکرێت ئێمە خۆش سوور ئەمانزانی خەتای ئاسیایی خوشکم نییە لەبەر دڵێەوە ئەمانوت وەڵا بەکە خەتای تویتیانێ کوورەی من نێرە شێرم لە دڵی خۆم وەڵا نێرەکەری ئیتر ئاواهی مشتەکە بۆی عوسمان کورە ئەگیری سێرە و برنجەکە دەنشی بەرجەنشی نەکەوتوە بیخۆ نەیتکێنن جاش لێ چی عوسمان ئەڵێ مەحەلە بێکەوچی لێ جێگەکەی دیارە خەز بۆتەوە هەرمە پرسە دەبی هەڵی گرە خوا ئەمەکە تۆ باوە ئەوەی کەوان نەتخوارد دەبی خۆ کوڕم بیخۆ دەی مریشی بیخۆ دەی ها بلا عزی لە قەیسی کەشمیر توخوا لێرە بووە بۆی دانین بەشکمی شەڵا هەر نەژبوو خاڵە بەکرد دەمت کو نەتووە ماشەڵڵا ئەمە برجی کوردی خۆمانە ئاسیای خوشکم ئەها دەستایی چەند خۆشە کۆرە لەو ساوە من بە دەورولایە ئەگەر خواردن بە دەورولایانی ئاوا خۆش دەرناچێت ئەو لێ ناوتۆ بەداوە ئازام قەی ناکە ئەزاب عوسمان جان جازان چی با تا ئەوانی ژیان و چێشتەکە قوڵپێکی کایە چیەکەی ڕۆڵ هەمووت کەوان خاڵە بەکرد دوای من پاکم با چەوریشتم بم بۆی ئەمەم کردو بە خۆ لێتە ئێمە چێ بەسەرەوە وەڵا عوسمان جان وتم با قژم نەکەوێتە ناو برنج و شلەکە و خۆش نییە نان بخۆیت و قژی تیابێ لیکەرە من زەمانەتێکم خۆ چوار تاڵی پێوەنی لاولاکەت بێتی تۆ ئەزوانە بێنە باقسێکی خۆشتان بۆ بکەم وەختی خۆی بیریە و کاتا بلە مناڵ بوو یادی بەخێ لەسەر لە سجنە بیری شێکەم بەخوا
ئاوا بە شاخی ملەکەوەی ئاسەرەکە بەفرە بارێ لۆریەکم پێ بە یەک سەرەکە و وەکو مێلوورە سەرەکە و بەڕاکاکە بلە بلە وتی خاڵە بەکرد تماڵێکی ڕۆڵە وتی حەزم لە ڕیشۆڵێ ئێوتم دانیشە سەگ با بێسەکەی وەختی ڕیشۆڵەیە بە بلە وەڵای تە هەروتی خاڵە ڕیشۆڵە وەڵام نیشتە چوومە بەرزایەکەی ملەکەوە سێرەکە پۆ لێ ڕیشۆڵە ها عوسمان خوا ئاگای لێتی دەسم بردە دەرێ کە ئاوا عەفو بەر ئەم بکە کە ئاوا بکرد بە سەری عوسمان 50 ڕیشۆڵە هاتە ژوورەوە وەڵا با بۆ ڕیشۆڵەکە هات نەبا بە ڕیشۆڵێتی بەکرد بەڵێ بە قەبری باوکم چێشتەکە سووتا ڕاکە عەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەممەل ئافرم بەشار دەستی زۆر قورسە بە قەبری باوکم سووتا بەکر خاڵە بەکر بەڵێ چی بوو وای لێتو بە چی بوو بەکر وەڵاهی بەداخۆ زۆرم پێ ناخۆشە عوسمان جان چێشتەکە هەر هەمووی سووتاوە باز ناڵێ قەیسی و کشمیشەکە بە قەبری باوکم کەس نازانێت شلەکە چییە هەمووی ڕەشداگەڕا برنجەکەش برژاوە ئەوە نەدانیشی قسەت کرد ئەوە نە قسەت کرد دەبەسە برنجەکە چی برژاوە بۆ تۆ گوڵ بڕژوخت بۆ سەریە ئەوە وەڵا هەمووی سووتا بڵم چی یاڵا دلیڤەری ڕۆژانە فێرین خوانەکە نانێکی دەستی خۆمان بخۆین ئەمڕۆ دڵمان خۆش بوو بەسە چەنە باسی باش جەڕەسە کاکە باشی ئەی توخوایەک دەقە تۆ سوزانی من عوسمانم وەڵڵاهی ڕاستی جەگەی توخوایەک دەقە چاو لێ ئەڵێ ڕۆژی چوار جار تەلەفۆنەکەن بۆ خواردن قاوی نەوناسمەوە ڕۆحەکەم وەڵاهی ئەگەر دلیڤەریمان بۆ بێنی خۆ دەزانی چی خۆی تۆ سەیری کە وەڵڵاهی بەس ئاخر میوانیشمان هەیە توخوایەک دەقە لەگەڵم بەکرد چیە خۆی وەڵاهی ئەگەر هەبێ قۆزی بە برنجی کوردی قوت خۆوە ناقەڕەش سێ مەنجەڵی سووتان نیازی خۆزی هەیە حەدن نەبێت سادێکی بۆ بەکرد بێنە باشە کاکە ئەگەر قاچ و قوڵوشت زیابوو تێکە ملە قۆتەیەک ئەوە نێ سەرە باڵوشتەکانی بۆ تێکە بەکرد کێ نانە میوانمە ئەوە زاوامە مێردی خۆشتمە ئەڵێم چۆن لە یەک دەقەت خۆ ئەڵێ لە ئایلەکەتانە هەمووی هەر سێ چوارە ئەمە کیە بۆ نایناسن زاوامە ماڵەیە بڵێ بەکری زاوامە کاکە بەکری زاوامە ئەرێ تۆ زۆر سێری بەکری چی پێڵێن کاکە سەر فەرعەکە گەلە کۆمەڵێک بەسە کاکە بەکرد درۆزنی پێڵێن ئاخە دەبابوو ناسێت کابرای مەطعمیش ناسێ خۆش بۆ ناسی ڕۆحەکە مەزانێت چۆن تۆ خاترمان بگرە کە هاتی خاڵە بەکرد و سێ درۆشە بۆکە دەبڕ دەیخوا حافظ وەرە کاکە ما خەڵک بوو ناسی وەڵڵاهی باش کاکە بۆ بمناسێ بۆ بمناسێ بە قوربان بەناوبانگ بێ بڕ دەرگای خاڵە بەکرە و دەرگای بکە دەهەستە چێشتەکە عایدی منە دەهەستە سووتانت دەبڕە بە خێر نەیتەوە باشە تۆ سەم چێشتە و بۆ سووت ماڵمان کاکە خەتای توێڵی قسەمان بۆ بکە قسەکانیش دوور و درێژ بوو کە کردم هەر ئاگام دەینەما منیش فەرم باوکەی جا سلام علیکم سەر چاوەکەم بە قوربان بەخێر بێت والله هاتون بە لای بلە بۆ تۆ بلە چۆن ناسی ڕەفیقین خوا ئەچی قەرزار وشتا نانا ڕەفیقمە برادەی خۆشەویستمە ئەرێ هەستی هۆرەکەیەوە کەم لە لیا ئافەرم ئێ بۆ ڕۆڵە بۆ هاتووە لای بلە خۆ بلە ڕۆژانە دووسێ چین لیانی لێ برە وەڵا بیری یەکەم بیری لیانەکان ڕاحم بۆی بۆ بە شفا لیانەکان بۆیە هاتووە ئافەرم یەکڕم تۆ کەی ڕەفیقی بلی تۆ لە ناوقەی بڵێ بابا بلا کۆیان کردەوە قسە شتی بۆیانە کرد وەڵڵاهی جا وا جاری هێشتا بەر نەبوو وڵی بێ قسەکان یەکەم هەموو جاوی خاڵە بەکرێکمانێ قسەی خۆشە درۆی زۆرمان بۆکە هەبوو یەک هێڕینەوە لە گەڕێک هەموومان پێ گورە ناماقوڵیەکرد لەگەڵ تۆشە باشە بۆ مەشیەوەڵێ من خاڵە بەکرم بەکرە بەڵێ بڵێ بلە لێرە نیە تۆ هەیە قسەماوەکە هەستە عمری تۆش و بلەش دەبێت تۆزی ئەدەبێت یابی خەتای منە بەکرد چۆ خۆ کردو بە قەشمەرێم عالەمە خەتای منە خەتای ئێوە دەوەرە قسە بۆ ئێوە بکە تەواوی تە قسەدان ساقم کە بەر و پێڵم بێ بۆلاتەن دەبڕۆ دەبڕۆ دەرگاکە داخە لە دوا چاوڵی بامێ حلەیە وەڵا خەتای توێ
بۆ خەتای من لە شۆ ماناسم وەرە بابە قسە بۆ مناڵە وردکە مەکە من قسەم بۆ بلە کردەوە تا چوە کاکە بلە لە کۆڵانەکان قسەی منی جێڕا بۆز بە تۆ لێ کاکە وەڵە وەزانن و مناڵانە هەمویان ئەڵم بە هیچە بێ بەکرد بێ بەڕاستە ئارە وەڵا دەبەکرد کاکە مناڵە دڵیان مەسێ کاکە بن بەمانەوە بۆ چۆ بچم بۆ خاتی وەڵا بۆ زۆر زۆر بە سەردێرەکانیان پێ بڵێ وەرەوە دەما مسمان زاوای تۆ هیچە بێ ڕازیکە بۆمان کۆرە بابە چی ڕازیکەم عیب ناکەی تۆ بابە ئەو زاوای منە کورە تازە هەر ناوی بڕە زڕاوە بابە بڕە کەلەدە هەسەهەتی و ناومزراوە هەستا چاوێت هەڵێ دابێ حلێ عەمرن نەمێنێ خەتای توی عوسمان بۆ لێمانە بێت بم ماڵە داخی ئەم تاڵەقەژە و دەلای بە لەسەر چاوش دەلای بە وازان خاڵە بەکر ئاسان دەستەکەی وەڵا بۆ مەزگی سەیبەر بە $200 سەعاتی ناچم چۆن نەچم بۆ شوێنانە پاسکی دەیا بکرێ ئاسە کوڕم هەزە من بچم دەرگا بکەمەوە دا هەستا ئەلێ بەکر خەریکە ناخۆشیەکەی ئەرێ بووە کورە کاکە پێ ناخۆشە بە خەریکەی بە مەزەی خەڵک وەڵا هەمی خەتای توێ وەرە وەڵا خەتای توێ. من قسە بۆ مناڵەکانی تۆکەمی تە قسە بۆ کەسی شتانە لەو حەجمەیە درۆ زۆر ناشێ ئەرێ بوو خەتای منە کاکە من قسەی خۆش بۆ مناڵەکان و خۆ دەکەم کورە خەریکەبی بە مەزەی خەڵک ئاهێنا باوە باوە دلیڤەرەکات تۆ دەبڕە وەریگرلی پارەم پێ نییە لەسەر کەوان تەرەکەی چەڵتاکەم دەبڕم دەبڕۆڕەوە بڕۆدەی خوا بەخێرێنن تۆ زێ خێراکە برسی مەلاکەی دڵمێ برسیەتی بەڵێ وەڵا بە داقی ئەو برنجوش لێ سووتانێ ڕۆژێکم با بێ دەستکەنی نۆکەی پێەکەم ئەوە سەهلە ئەڵەم شتێک ئەڵم پێ ناخۆش نەبێ بوراسیە چی بە ساقە ئەرێ بەکر چۆنە لەگە دوورەکانیە خوا بلە گیان بەکرد دروی چێکەوە سەبەتوشت بۆ ئێوە ئەکا وڵای بۆ قورانەی شتی پێ بڵم خاڵە بەکرم نابێت لە سجن خۆ ئاگەی لێ کەس حەزناگە لە سوزنە بێتە دەرەوە ئەوە قسەی خۆشی بۆ کردین ئەرە بەخوا قسەی خۆش تا زۆر بۆکە بلە گیان جلوستیشم بۆ هێناوی بەستاقە بم بلوسم بۆ هێناوی تو ئەو چاکەتەم بۆ هێناوی تو باشە بەستاقە بم بەسەر خیاڵ لای خواردنەکەی بیریۆنەوە بڵی بزانم باوکم چۆنە لەگەڵام خوشکەمە باشە چۆنە باوکم نازام شکول بیری کەوتە ئەرە وڵا نەخۆ بە زیادە شکول باشە لەگەڵدا وەڵا زۆر باشە خۆ بەش دیدا لە کلەستیشە ئەرەوەڵا دەرەجەیەکە ئێستا ئەی هەواڵی منێ برسیت خوا ئەرەوەڵا ئەمبارەنە بۆ بێتاقەت بوو هەرنانی پێ ناخورە بلە بۆ تۆ ئای نازم چەند سیقەشم بێنێ بەس قەیناکە سەلامی لێ بکەن دەستی ماچکە قوربانە ئەڵم پێیان دەربێتوانێ و تێکردووە ئەو شتارشم بۆ هێناوی بەستاقە بۆچی خۆمە لە ناکە لێرە خۆ قەیناک لێرە خۆگۆڕینە شتێکە دەبێنە ئەوەش بەرە ئەزام نەزامە ئەزام سووراسیا من بە کەرۆش و گشتی وا تێگەیشتەوە قوربانە بم بلە بەس شتانش کۆکەرەوە عیب نایەڵە شتێ بۆ بێنم بەستاقە بم ئەمە تشوخێتان تێکردووە لیمەندۆزیشی چیە بلە تۆ زوو منیان خۆشەوە لێرە من تایبەتم لێرەوە بەسەوە بەس بۆ خاستەیە مەبینی کە ساڵ شۆڵۆڵە کەسی لێنیە لورێ تایبەتە هەجینا خۆ ڕۆژی مواجە و سژنەکان لەم ناوای دانیشن بەزم ڕۆ بەس خاص بۆ منە بە تایبەتیە بەس بلێ گیان لەبەرەوە نەبوو کە تۆ تایبەتی وڵا لە بەروی گلیان هەبوو نازام تۆ مزاهرە و شت دروستەکەی بانیان کردین دە باشە خۆمەی نییە تەریقمانەکەی تۆ تایبەتە ئەوە بان بکەن ئەوە ئەوە بۆ بانگ تۆکە هەرەوە بدە لێ بەخواوی بەخوربانە بم بلێ گیان ئەوش دەبەر خاتری منە جنا بەخوا خوی بەس بەشی سەلامێکەکە بەستاقە و بم بلێ گیان ئاگاو لە خۆ بێ بە قوربانە بم ئەمە تشوخیتیە توشخۆ بۆ چێ بەستاقە بم تیاتی ئەزان بە قورآن ئەڵی منتان بە بزن و مەڕزانیوە مە کێ من ئەوەیە دەمە بزوڵێ بڕە ئەڵەوە ناتوانە خۆتانم منە دەرەوە ئاگاو لە خۆ بێ بە قوربانە بم شەڕوشت نەکەی لەگەڵ کەس ئەو کە لە قەویانە لێونێن بۆ خواسی ڕۆژیکە لێرە بمێنێتەوە بە سوقرات بڕۆین دەبێسە پورە ئاسیا توخوا هەسە با بڕۆین شەڵسی نەبوو یاخوا دەستان خۆش بێ عوسمان بۆ ئەو خواردنە بەخوا دەست و دڵە زۆر جوانە هەر زوو زانیم سادەکا بێ بە قۆزی ماشەڵڵا هەموو گۆشتە چی بوو بۆ منتان دانابوو گۆشتی چی سادە بۆ داوا کردی گۆشتەکەی منی خواردبوو تیتو بوو بەڵێ دە فەرقمان چییە ڕۆڵە من لە تۆ گەورەترە ئەوەی زۆر خوا زۆر ناشتی بەخوا بە لەزەر قەدر میوانەگرین بەکرد دەرگایە من بۆ بچم ئێدە ڕۆڵە هەسە بڕۆ دەرگایە بیکەرەوە خواردنەکە توستانە بێت تۆ بڕۆی دە هەسەحەتی و دە هەستا کوڕم بڕۆ هەڵی سرە بزووتی خوا خەریکە ئەخلاقی مناڵەکانم هەڵەگریت کورە تیچیان ناوم عوسمان جانە مناڵانی وەرە وەڵا خۆ هەرواوی کورە چی وام وەڵڵا شەکرە پیاوە شەکرە پیاوە بەخوا هاتنەوە هات ڕۆڵە
بەخێر بێنەوە بەخێر بێنەوە سلام علیکم شکر جەوتانەیە بەخێر بێنەوە ئەوە بۆ گرین باوکەڕە بلا ئیدام نەکرابێت باوە ئیدامیجی خۆ قەتلی نەکرد بۆ گرین پێیان چی بۆ کچم یاخوا پورە بمرێ ڕۆڵە بلێکیان خوا نەکا بە تاقە و بێ بۆ بمری چی بووە ئەیسێتم 30 ساڵ حکم دراوە بڕە باوە ئەی بۆ ئەگری ئیسە چی بووە؟ باوکە بلە زۆر ڕۆژ و داوا بۆ لێرە خۆڕا لێتیوە بلە خۆی بە فروخێن بۆ سپی بوو بلە هەر ڕەش بووە ئەی پێیان منی بیرما بوو شوێنەکەی ناخۆشە ئەو لە شوێنەکەی ناخۆشە مەگەر خوا ئێ سجنە قابلە سیسەمی دوو نەفەری بۆ دانە سجن هەروە یاخوا تۆزێکیشی تیاوە ناڵێ لە ژوورێک لەگەڵ ژوورەکەما شێم لەگەڵ و شێم لەگەڵ نییە بەخوا کاکە شتی وای لەلایە هەموو نازەمانیانەبی تاتوی ئەمەیان تاتوی و ئاوە ئاوان و نازانم کاکە مشتی خراپ نالی ناتەسم چکە بلە لە هەمویان خوێڕێکترە ئەی بڵێم چی کار بەخوا حسمان خەڵکی باشیشی تیا جاری وە هەر لە لابەلا گیراوە بەو خوایە بەکرد ئەو شوێنی کە ئەوانم بینی هەر هەمووی کەسی خراپ هەموویمانە قاتل و مەقتول بوونەمانە بەخوا بلە لە هەمووی خراپترە لی ناترس بەشکمی شەڵا بە شەق بیپسێنن لە ناو سجنە بۆ مستەحەقە مستەحەق چی بەم عوسمانە نەکرد بەکر بەلێ دەیتت بەستا تۆش چی لە بکەم خوشکمەوە سجن و غەڵەتی کردو نابێت دەفعی غەڵەتەکەی خۆی بە وڵا کاکە گیانەبی هەرچێکە کردبێ بە بەریبەی جاخە بەچی بەری بەم خۆمە زێراب نییە خوش وەڵا یەک حەلیکە هەیە عوسمانی بلا مەتوانی ئاوە شیشی لێ بەشە کرد بە گاڵتا چی لێ شەڵا تۆ بوویتە بۆ من دەجا من خۆکۆ و خێڕی نی من پیاو ئەرە دەبەسە بەکرد دەبەسە کاکە تۆزە ڕوومان دابێت ئەوە بەوەیە بیرم کەوتەوە عوسمان تۆ وازە بێنە بەو سجنیا بیرم کەوتە ئەوە ساڵی هەفتە ئەرێ دەبەسە شێتەکردە وەختی ئەوەیە هەفتا دەر بەرڵێ هەفتاویەک عوسمان کابرایە گیرا بوو لە سجنەکە شیشی سجنەکەیشی ئامەنگا بوو قەفەکەی باشە بەس کابراش چی لە هەرکە تەزلەکان بۆ گریندایزەرە بەسەری ئەو عوسمانە وتی کە شیشەکەی ئاوا لێ کرد یعنی عەفو بەریەوە کەوتی کە شیشەکەی ئاوا لێ کرد وەڵا سەری هێنای ئەو دی و هاتە دەروی سجنەکە یعنی ئەوە زەلام بوو یان غۆرەلا بووە زەلام بوو لە کە تەزلەکان لە ئیسلام کارتۆ ناشتوان دیوە نییە نانێ هیچلام ئەمە ڕاستیە خۆ لە خۆ بۆ نێڵێم عوسمان باکر وەخت و ناوەخت بزانە کاکە وەختی درۆیە کاکە مشتی لەمانە و کوڕێ وەڵی ئاسیای خۆشتم پێم ناخۆش نەبێت ئەو کوڕم بحقت باجار لە سجنە با تۆ دەبێ استراحەت کەین هەوایە هەڵمەژین کاکە کاکەم بیکە لە ڕای خۆت و باسی چیەکەی بەس بیبینە بەخۆ نەوست دەبێ بە ئەو نەگوناح ئەی باوە بێتاقەتی لەوەیە من بەزەیم پیان نایە والله دەستە خۆش بێ واسی لێنە ئاسیا تۆڵە دوو ڕۆژە نانێ نەخواردە و برسیتە و هیلاکیت و خەفەتە خۆیت و بۆ ئەوەی کە وا خۆم دەرخەم پێم ناخۆشە ئەلحەقی جارە با لە سجنابی خۆ نایپوش ئافرە یعنی ئێستا چێ سوشتەکەتان هەمووی خوارد کۆرە نەما هی کەشمان بووە ماشەڵا بەقەی دوو کەسی خواردووە عوسمان خاڵە بەکر سوستانی چی خواردنەکە بەکێ بەلێ چشتەکە و سووتان وەڵای تر لەگەڵ مامە عوسمانە قسەی خۆش ئەوەنە باس هەفتاکانی کرد هەفتاوامان کرد هەفتاوامان کرد ئەجا ئەوە بۆ هەفتای ئەوە بیرم کەوتوە ئەوە ساڵێک هەزار زاوام بە پاڵەکەمە دەرەوەی دەبا بیجێ دەباسە شێتە کردن بابە بابیری لەو کوڕە بکەین و چی لێ بکەین لەسەر کاکە زانی بۆڵم بە ئەو کوڕە لەو سجنای بێ بفشکم فێری سنعاتێکیش بێ بەخوازە دایمە ناسیاوی ئێمە بژیرا بوو لەو سجنە ئەمەی هین دووری بوو ئەم جانتا و تەسبیح و مەزبیحە ئەی مانی وایە بە یەک دەفتەری دووریوە کاکە باشەوەمان چۆنە ڕۆڵە ئەو کوڕە خوا کاکە با قسە و بۆ بکەم زابتەکە هاو وتی ئەوە ئێوە کە سوکاری بلەن وتم بەڵێ وتی حەچێکتان کردوێ بێ ئەم کوڕە بەرنە دەرەوە ئەیود ئەمە لە ناو سجنەکەیان مزاهرەی دروست کردووە چی؟ قبلی باوکم فێری سیاست والله عوسمان قڕەکێ بەسەری تۆشا بە قورەوە تۆ باسی چیەکەی سیاسی چی و چی بڵێ بخوا بەعمەلی ئەو شتانەیە مزاهری چی؟ هەموویانی فێر کردووە داوای خواردن کەن ماسی برا ماسی من لە دەرەوە ساڵی جارێکی خوین تا لە سجنابی خوا ئەیگوت ئەم سجنانی فێر کردو هەر هەمووی هاوارەکەن ماسی هەیە ڕۆوتم هەتوو لە سجنی شاوارە ئابڕوو ناموسی من بەڵە شانسەکەی منە جا عوسمان جای واژێ لە سجنەکە ئەوەی چۆنە کوڕم ئەوە جاری وای لە سجنەکە هاوارەکەڵێ مانەگرین هەتا وەڵام وەرەگرین باشە دەوەرە دڵە خۆش بێت لە ڕوو بێ بڵێەوە زاوامە ئێستا چی بکەین بۆ کوڕەوەڵی نازم ئەزانی چیەکەین هەرچێکمان کرد بێ هەم بەریەیەین و هەمیش ئەینێرین بۆ خاریج خاریج
يقول آخر خوشكم أو لسليماني روحي دو جاونا بس إلا خالد أو سوزانة كليوا كاكيان بس طاقة وبم إيه باشا وەکو خۆم رازیم بەڵام بە مەرجێ مرجي منیش هەچم أخي جوارك جاري النابي جاري من رازي تۆ وازەوانە بێنە عوسمانجان کاکە هەستە تۆ پێیان بچناودی و ئێمە کۆبوونیشی گەورەمان هەیە ئێمەش گەورەی خاڵە بەتر ئێمە خۆ مناڵ نین ڕیشمەوەی سەرتی پێ هەستە هەتی هەستە دێ ئێمە قسەمان هەیە هەستا بەس بە قسەی باوک مەگەم با بڕۆم برو بابا با بڕۆ دەی هەستا دبرو دەی چاو دە بڕۆ دەی. دڵخۆشە کوڕی هەیە عوسمان بڕۆ بەسە بڕۆ. کچێ تۆش دەی قوربانی. بەسە بڕۆ دەی چاو با کەسی ژنێە بڵێ باوکمان کۆبوونەوەی گشتیانەیە إيه بمقرتي يجي بدايرتي يجي كوني قصتي شيء عوسمانە مناڵانی تۆ ساختە چین بۆی جۆر نەگرن کاکەیان شيء ناسا بۆ ڕازی نابی بڕۆ با بڕۆن بۆ خارج هەردووچیان بنێرە و دوو هەتی وە چی ئەی باشە تۆ گەلەوان نەڕۆن چۆن شنەهێنی ئەیوانە دوایی کچەتی وەکەش خۆم مشوری بۆ خۆم پیاوێکی بۆ پیاکەم پاڵێ بەوی شەوەت جاخوڵا ئەو نەڕوا مەگەرنەیە نه ئەوی ژەڕوە خەمن نەبێ خەتە بۆ دانم کە تەنیاش بوو فەقیرە پەیام ئیتر نییە کەسە ڕازیە بێ یعنی لەسە قسەکەی و کوڕەکان بنێرم بەرەو با بڕۆن پێغەمبەرە کەوتە بەحری ئیجۆ کرژەی خۆ بەلێ دەتو حەقت نەبێ سوحبەت لەگەڵ عوسمانەکەم بابا جرد ما هو بكيت إيجوا باسی یەخوانەکە هەلە بە لە مەکان على قلبو تاتيم ساحبي خو أنت مو بخير جاکاکەیان هەرچیەکە کرد بێ مشوری بخۆ بەریبە آخر خوشكم خو يسأو كاكا حمايش كاتي ديك لو بقربان وبساقي وبشكو تنزلك ئێ دەقسەکەم دەیەکە کاکەجان پێشی بۆ بڵێ هەماگەر بە قانون نایکی کاکەی مەعەشارین بەخوا بەکری زاوام بە عەشاری لەگەڵ تاکە بقى كود رويب كاكاز دو ناسيا تو لا هيش ديك زين لعشاي وش سوزاني تو بس زين دروك خزمم هەیە و کەسوکارم ئاسا هەزار کەس کۆکەبۆ لێوێ بس بخوتي كوكرو يقدر قسەی لەگەڵەکەی هاي تشيب كم دەی وتجرسه الو كاكا حمد جنباشيت روحك عم جوابي سلامك برتو بو ترابي يكسا غلطي يلي شيري ازالم روحك كم غلطي كدو بلام والله مسي شو جاي برسيان لك وتي والله كاكا حما خوي وتويتي كاكا جان بيه بهزار ودو هزار كاكا حما جان كركي من وام نصيحات كردوا وام تربيه دعوه بوتم اغاتا لكاكا حما بهارتي ود بقصيبك كركم صعبت قولناك صعبت لك دور براسي دهنا بس نانا قلتوا من كاكا حمجان بقربان يا سمن ممنوني جناتم كاكا الزرر كان يبو ابجيرم بعد اني شندو خسبكين ابي اكل برلاكين بلا ازاين شون سبين الراك على سجن بلاماري با حق منيه بسرتوا او كرب اخوان وانا بقول غازي للوتي بغيتو داي بيدر حما بيلوت حزكي تو بعد اني شبابو بين كاكا ريكين شون براكين دباشا بساقو من حتى ما ممنونيتهم كاكا تشيش زي كده بولدر شيرم او بكري السلام ليك على دعاء دو تدروشي بوكم دبا باشا بساقم دو يكبيني خو عبي على السلام خوانا لشي حما شي لخوتو باسي بني بوكي كاكا تو انا كاكا من ماني تو زمرا ما استاهل أرين بلي بعشاري بكر لقلايكا هذا بس في الشكل اسم الله وبيك نزاني شو أنا اليوم دعاء هو قريما سبين بر ايشي دي بخيني دير كاكا لا جرقم بخواتوا بددي اسيا على الريق بو خارجكي نرين من قاچاقچي چاگا ناسم بخوا كاربي سر هيا حد بزمان تا دو وينانيا با او كرجا خو كسيني بيوني بتشايشي بيوني عيد بوچوي با عثمان لقبكي ويعني بجير اوي شابي بامتي يعني سري بيوينية افر باسيا تو بيناسي بحيثيتم ناقات اول نا كاكا تو هر تواهيج مكان وازي لي بين تواند او شتينا خوش مكان كاكا كان رك بريبو با اشي خارجك طاقي با كاكا حما ببينم اخوان كاس مجد وس تقصب لقل بياوكي بياو دانشو بزام تو تشيخ شيخيا لقى مالي عثمانه او عثمانه بنجي خويني ليبيا دنيا هي المخواره ونالي حالي حسابي ياك تعلمو اسمي اشتيتي ليبيا تو ما برسي لي ها من بيا كزنيم وس سنكي لحسي قورا وس
من عشيرة دوست سيري منك من عشيرة دارم بيكزني مهالي وقبول ناكم دز بومنا وس دز بومنا انا دابا سبك ابو لا قبول ناكم عثمان دقتي قبول ناكم يتهالي لسرخو أنا كاكا من هاتون بوصلوا يا هاتون شرم بيفروشن تعدم لي بكن ها نعم ان شاء الله واحد تلفون كم يسبوك سكارم هب عاد بيجيبنا سرتانو ما بين زي فيديو بين ها التلفون كا كنا والله ابو خالتي اذا خو كلمه كذا شخصاك RPG وامسي اراني تيك بخوا من اللي قالوا اناني عثمان احترامي خذ عم بقرن كاكا نادم بوجياتو بس تشاف اما نخلص متى انا باكت بيا والله بي تعرفوا 10 تيجي تلفونك تو بس قاعد براتي يوش ليرني للسفره اي منش بخوا غيرتي ومن تقبل ليرني كاكا من خجاراتي هاتون صلح كلمه قربان ده فهم زي كذا بوكم والله او كرم للسجن دار الزاوه برو سيريك قال رشيك وياكم فركا اسمان دار زادا نرزا تشاي ودرها زرري 15 مليون لياو من زور قمان ما امش ثاني اوديو قرد بيه لا والله براتو عشان بلاتو خوبي وتو بهزار ودو هزار في فلوشة تو اللي عصبي بمقولي اواهي من جوام تربية داوة وتم جولا كاكا حما بقرن شي ود نصان جيبا جيكا اجا او هم زررا عرفتو كاكا بوها واركي بس امنا يجيبو كاك محمد كاك محمد جان زرر كراو بس اخي مو بزانا يا وتبع عفرت وشتيوا زرر وكراو خطو اما يشي يستينيا مزيكا او ناسم ازالم شي كلامي خو بقول افرتي شو انا صانا كيتو كاكا حما جان تو جولا كاكا متجول مناقر شي تبع باك الرجال اللي انا ارمى دروا لا بس اخاهم نروح حكم وتم بيعوتيك باش كل يخوش بيلي وكرم والله يقول احتاج لا شي خوش لهم باري كاكا زررك تشنا زررك 15 مليون بقربان اي من تشتي لك الله اي مو شتي بلا قلاي نازلم خود شتيك داني من قدامي عثمان تو دوي بري ويمكي بعايديم باك الرجال اللي كم اولا تشنم كاكا جان باشا كاكا جان 15 مليون نيا با بيجي عفو دان دم بني نانا زورة كاكا نعم اولا دنات وانا بخوا ما شاء الله كاكا جان زين تون تو متمكن تو نازم تون بيبلم تو هتا شي احترامي خو بقرا كاك يعني هيجا داوي اللي بدك بقصيه وني يعني قالته هتا اجا من شهروان دعوه يعني تو اشتكي كمان بو كم كربا خو دم بينات ايش بوكم كاكا جا او بينجي شي لبر خاطري تو باشا او بينجي موداني يعني باشا 5 مليون بم 5 مليون من تو صجر مال بين دسمات لا شك في دسمات مكا شي بكفيان كفيل والله قاعد بلاي بك والله قال لي رني عثمان جان ايدي بكري 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 من جنات وعني ميرا شغل كم كاك يا مدوش من ناري شيل عثمان كان حياونا مصبر والله من مزوس سيقامبين يم بكري بقى عم بمامات زور باش تنازم اما ناوباني ما بكري درس درشوا تقشتي من قصدي قامبيني بس ما جاك ما شاء الله رزق قلتي نعفر دقينا ده بكري دروزي جني توبو بختاني بوكي كره باشا ناس كاك باشا ناس او من ناس بكري دروزنا بكري كنا درو كاكا جاب خواجنا مجلس بجي يلا من عيبنا كاكا غلط نروى ناوك اي شلون راسك من بكري صحبة شيب يلا الصحبة لقى خلقك واز لو بينا بكري بو موضوعي كفيل واز عندك كفيل كيف واز لو بينا موضوعي هي تعبير من شو او صالي حفتا كان انا بس بكري مو خادي كنا كاكا ميوان دانيشتو يعني باسينا دواي فري كاكا دو عشيرة دابو بيكا مسمان كاكا محمد جو بقلن كاكي ترى أو عالميان كشتبو يشي تشلي اللي كشتبو بس يعني أو حمي شو ما صلحك ويكسر بينا دس بينا أو دسيكو دس يخسر دسو ليه يخوش بونو خو حافظ لما هو وجناني خوالي بينا أريد أخذ دراز عصبان بشي بيودي بيشتر وتمنو بكرة دروزن ناو باي بكرة دروزن لا هم كوركم بلكا أم دري أنا كاكا مجال بابينو سر موضوعي كفالتك بقربان أو بخوات المجالك هي ما أواهي بياوتيش بس لبياوية من لا خدمة بس شيء عليه بس شيء والله بياموتي بيانج مليوني دبكر تو لا بيانج يلا كاكا دبكر به يلا كاكا جان بو موضوعي هنا كفالتك تور بيبا كفيلي منها تمام ممنوني تور من بكفيلي تكليف بس لبياوك لبياوني ترحيو كفالتك شنو دمليون أوانية جاء يوا 5 مليون بو بشاري سبب ما كان في دم مليوني اي ان شاء الله يا بياوي لا وكوتو بدي تتو بياوتي شهامته هلا ويعني ولا الاخوا بس يا مال منطقي اخوانا زور بنا وبان بياوي شي بياوانا باشا كاكا باشا على زي تنازلي مو بنست بداي من هو نبي خوبشي انا يو عايزك بنسن حبي ابي خوبي كي علي زكتو انه شتي عليهم من كفيل يبلي عثمان يكسر اواني امره بريء
باشا بساقب باشا الحكم لله الحكم لله تدالي تا دوام ما برو بساقب مشكمني وربيت ولا يقول استبر دوابر توبر او ناخذ وانا قبل نابي كاكا اوي تي داوي كفارتي اللي كان يك امزاء هذا باشا بساقب من ممنوني باشا كاكا يا بكر بيجينا بكر بيجينا حافظ يا بخير بيت بخوا بي عقله افر 5 مليون تبي بكر في قبل بخوا كلا على بخوا بنزايت واش كانوا زوره بو كاكا ما دفاع لتو كم بخوا او يبي بلاتا لا كسي قبول كم بكر جواب بالي توزيجك كاكا حميد امان صد امان لدمنيت دربري بلاني لي مو خالد ام حميد باركه جا مناقب شغله عثمان جا عاوز تجيري لي بو موضوع ابي مكوتو على بايكش تكون هي بو باس كم هو بس صار لي شرستا انا ده بس بك رجال لي كم لحفتك لكن جنبها ازادي 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 ازادي